بەداخ و پەژارەی زۆرەوە ڕۆژی دووشەممە 15 مانگی خەرمانان دەوروبەری سەعات 7 بەیانی هاوڕێ عەبدوڵڵا دادایی نژاد ئەندامی حیزبی کۆمۆنیستی ئێران و یەکێک لە کادرەکانی کۆمەڵە لە کاتی ئەنجامدانی ئەرکی تەشکیلاتیدا تووشی جەڵتەی دڵ هاتوو بۆ هەمیشە بەجێی هێشتی. هەواڵی گیانبەختکردنی هاوڕێ عەبدوڵڵا دۆستان و ئاشنایان و هاوڕێیانی هاوڕەزمی ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانی نوقمی غەم و پەژارە کرد. هاوڕێ عەبدوڵڵا لە ساڵی 1330 هەتاوی لە ناو یەکێک لە بنەماڵە زەحمەتکێشەکانی شاری سنا لەدایک بوو. کێشە و گرفتی ماڵی بنەماڵە هاوڕێ عەبدوڵڵای لە خوێندن دواخست و ڕەوانەی بازاڕی کاری کرد. درێژەی ژیان و کاری دژوار لە شرکەتەکانی بیناسازی و شۆفێری لە شرکەتە جۆراوجۆرەکان لە پێناو بژێوی بنەماڵە زۆر زوو ڕوخساری نائادڵانەی خۆی نیشاندا، بەڵام و ئەستۆگرتی و بەرپرسیارەتی هاوڕێ عەبدوڵڵای لە شەڕ لەگەڵ نابەرابەریەکاندا بارهێنا. لە ساڵی 1356 هەتاوی لەگەڵ هاوڕێ مەهری دادایی نژاد یادی بەرز و بەڕێز بێت هاوسەرگیری کرد و ئەم پەیوەندیە سەمیمانەیە و هاوڕێبوونی ڕەفیق مەهری لە بەرەو پێشبردنی بەرپرسیارەتیەکان کاریگەریەکی بەرچاوی لەسەر ژیانی هاوڕێ عەبدوڵڵادانا. لەگەڵ دەستپێکی ناڕەزایەتی و خەباتی سەرتاسەری دژ بە حکوومەتی پەهلەوی لە ساڵی 1357 هەتاوی هاوڕێ عەبدوڵڵا و یاری وەفاداری هاوڕێ مەهری بەم ناڕەزایەتی و خەباتە پەیوەست بوون و لە ڕێگەی جۆراوجۆرەوە خەریکی پەرەپێدانی ئەم خەباتە بۆ لەناوبردنی نابەرابەریەکان بوو. ئەوان زۆر زوو لەگەڵ کۆمەڵە پەیوەندیان گرت و چالاکی خۆیان ئەم جارە بە شێوەی ڕێکخراوی درێژە پێدا. هاوڕێ عەبدوڵڵا لە ساڵی 1359 هەتاویدا لەلایەن دەستگاکانی سەرکوتی ڕژیمی ئیسلامی کە بۆ درێژەی نابەرابەری و بێعەداڵەتی دەستیاندا بووە سەرکوتی شۆڕش و ڕاپەڕینی جەماوەر شناسایی دەست بەسەر و ڕەوانەی زیندان کرا. پاش ئازادی لە زیندان لەو جێگەیەوە کە مانەوە و ئیمکانی درێژەی چالاکی ممکن نەبوو لەگەڵ هاوڕێ مەهری بە ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵا پەیوەست بوون. لەگەڵ پەیوەستبوونیان بە ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵا هەردووکیان هەوڵی خۆیان لە بوارە جۆراوجۆرەکانی چالاکی کۆمەڵەدا دڵسۆزانە و خۆراگرانە درێژە پێدا و زۆر زوو بەرپرسیارەتی جۆراوجۆر لەوانە پەیوەندی لەگەڵ پەنابەرانی سیاسیان لە کوردستانی عێراق واستۆگرت. هاوڕێ عەبدوڵڵا لە ئاکامی کار و چالاکی و بەرەو پێشبردنی ئەرکە حیزبیەکاندا بوو بە سیمایەکی ئاشنا و سەمیمی لە ناو ڕیزەکانی کۆمەڵەدا. بێجگە لە بەرپرسیارەتی تەشکیلاتی هەوڵ بۆ پەیوەندی بەرین لە شوێنەکانی کار و ژیان هاوڕێ عەبدوڵڵا و هاوڕێ مەهری کردبووە سیمایەکی ئاشنا و باوەڕ پێکراو لە ناو ژمارەیەکی زۆر لە دۆستان و ئاشنایاندا. بێگومان گیانبەختکردنی هاوڕێ عەبدوڵڵا خەسارێکی گەورەیە بۆ پێشمەرگەکانی کۆمەڵا و ژمارەیەکی زۆر لە دۆستان و ئاشنایان و هەروەها ڕۆڵە ئازیزەکانی. هەر بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی ئازیزان لەیلا، کەژاڵ، ئارام و ڕزگار و هەروەها خوشکان و برایانی و باقی کەسوکاری هاوڕێ عەبدوڵڵا دەکەین و خۆمان بە هاوبەشی خەم و پەژارەیان دەزانین. هاوڕێ عەبدوڵڵا گەلێک بیرەوەری شیرینی لە گەرم و گوڕی و دڵسۆزی و فیداکاری لە پاشخۆی بۆ ئێمە بەجێهێشت. ئێمە هاوڕەزمان و هاوسەنگەرانی هاوڕێ عەبدوڵڵا هەموو ئەم بیرەوەریانە دەکەینە ڕێنێنی چالاکیەکانمان و ڕێگای درێژە پێدەبێت. ئێمە بە خەبەرێکی ناخۆش ڕۆژمان کردەوە، خەبەرێکی ناخۆش و دڵخەزێن بۆ هەموومان. عەبدوڵڵا باوکێکی دڵسۆز و مهرەبان بوو، یارێکی خۆشەویست بوو بۆ هەموو دۆستانی و هەروەها یارێکی وەفادار بوو بۆ کۆمەڵە. نەبوونی کاک عەبدوڵڵا بۆ بنەماڵەکەی، بۆ دۆستانی، بۆ ئاشنایانی و هەروەها بۆ ئێمە پێشمەرگەکانی کۆمەڵە خەسارێکی گەورە بوو. بەڕاستی ئێستاش من بەش بە حاڵ خۆ بۆ هەموو ئێمە لە شۆک و لە نیگەرانی لە دەستانی کاک عەبدوڵڵای و پێمان وایە خەسارێکی گەورەمان توش بووە.
بەم بۆنەوە من لەلایەن هەموو هاوڕێیانی کۆمەڵەوە سەرخۆشی گەرمتان لێ دەکەم سەرخۆشی لە هەموو هاوڕێیان دەکەم بە خەمێکی گەورە دەزانم هیوادارم کاگارانی عەزیز کاکوسۆ لە باقی دۆستان و ئاشنایان لێرن داخلی خەمیان بست پێمان وا نەبوو کە دەبێت لە ماوەیەکی ئاوادا بێن و تەحویلی دادەمێهری بدەینەوە بەداخەوە چەند ساڵەوە پێش هەر دیسانەوە دادەمێهری یاری عەزیز و خۆشەویستمان یاری وەفاداری کاک عەبدوڵڵامان هەر لێرە ئەسپەر دەکرد و هەروەها ئەمەش بەداخی بیگرانەوە کاک عەبدوڵڵا ئەسپەردە دەکرد ماڵاوایی لێ دەکرد من هەر ئەوەندە ئەتوانم بڵم کە ماڵاوە هاوڕێ خۆشەویست ماڵاوە یاری وەفادار ماڵاوە باوکی دڵسۆز هیوادارین بیرەوەریەکانت یادگاری شیرینەکانت لەلای هەمومان زندووە و زندوو دەمێنێتەوە بەم بۆنەوە من هەر ئەوەندە دەڵێم کە لە ڕۆژانی ئایندەدا کۆبوونەوەیکمان دەبێت بۆ هێزدەنان لە یادی ئازیز و خۆشەویستی کاک عەبدوڵڵا وەسە هیوادارین بتوانین ئەو جۆرە کە شایستەی ئەو عەزیزەیە ئەو جۆرە شایستەی ئەو ئینسانی گەورەیە بتوانین هەر گۆشەیەکی یاد و بیرەوەریەکانی دیسان زیندوو ڕابگرین لەلای خۆمان جارێکی تر سەرخۆشیتان لێ دەکەم هیوادارم خەمی ئاخری هەموو لایەکمان بێت یادی عەزیزی بەرز و بەڕز بێت دۆستان خزمان بەخێبێن یارە کۆستێکی زۆر ناخۆشە بۆ هەموومان دەسەڵاتیش نییە بە قەدەرێکی ڕێ هەموومانە زەحمەتان کێشە ڕێکتان کێشە لە خەمونا سۆرتان کردبوونەوە هیوادارم بتوانین لە خۆشیە تەرمیمەتان بکەینەوە زۆر سپاسانەکەم زەحمەتان کێشە جایەکتر سپاسانەکەم
سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبینەوە میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویست هیوادارین کە لە هەر کوێیەکان ساغ و سڵامەت بن و مەجای ئەوەشتان هەبێت تا ئەم بەرنامە و تا کۆتایی ئەم بەرنامەی هەفتەیەش لەگەڵمان بن. بینەرانی ئازیز بۆ بەرنامەم هەفتەیە ئێمە و بینەران بابەتێکمان بۆ ئامادەکردوون لە ژێر ناوی کۆمەڵگای سەرمایەداری بناسین کا پێشکەشتانی دەکەین. با پێکەوە سەیرێکی کۆمەڵگا بکەین با بە وردی بڕوانینە دەوروبەری خۆمان لە هەموو شوێنێک لە شار و لە دێ دوو بەشی سەرەکی دەبینی لەلایەکەوە دەوڵەمەندان و خاوەن پوڵ و پارەکان کە کەمینەیەکی کۆمەڵگایان پێکێناوە و بە خێر و خۆشیێکی لە ڕاددا بەدەردەژین لەلایەکی دیکەشەوە کرێکاران و زەحمەتکێشان و بەرچاو دەکەون. بەشی زەحمەتکێشان لە ژیان و لەم کۆمەڵگایە نەداری، هەژاری، ڕەنج و مەینەتە. لەم شوێنە هەژار و کرێکارنشینانە چی دەبینی؟ کۆمەڵا خەڵکێکی دەستقەڵیشاو و هەناسە سارد کە ماندوو هیلاک لە کاری لە تااقەت بەدەر بەرەو کۆشکێک خێزانی ڕەش و ڕوت دەگەڕێنەوە یاخۆت بە کرێچیەتی لە هۆدەیەکی تاریک و تنوک و بێ ئەشیا گوزەران دەکەن یان لە زۆر ئاوا قەرەچی ئاوا و مەجبور ئاوەکان چوار دیواری یەکیان بەرز کردوێتەوە و شەوی تێدا دەبەنە سەر. ژنانێکی نەخۆش بێبزە دەبینین کە لەبەر نەداری و هەژاری گوڵی تەمەنیان هەر زۆر زوو زەرد هەڵگەڕاوە و ڕوە و هەڵوەرین دەچێت. مناڵانێکی شڕۆڵە دەبینین کە بەزگی هەڵماسی و سیمای تۆزاوی و چڵکن لەسەر سلوێنێک و کۆڵەکاندا بێوەز و بێحاڵ دەخولێنەوە. داخوا وەزعی شار هەمووی بەم جۆرەیە. داخوا پوڵدارەکانیش هەر بەم جۆرە ژیان بەسەر دەبەن. لە گەڕەکە دەوڵەمەندنشینەکاندا چی دەبینین؟ بێگومان لەم گەڕەکانەدا بەر لە هەموو شتێک کۆشک و خانووی ڕازاوی چەند قات و سەرنجڕاکێش دەبینین کە بە قاڵی و ڕایەخی گرانبایی و شتومەکی ئەنتیک ڕازاونەتەوە. نە لە سەرمای زستان خەبەرێکەیە و نە لە گەرمای هاوین. هۆدەکان پڕن لە مۆبل و سەندەڵی ڕاحەتی هەموو جۆرە کەلوپەلێکی بەرقی هەر لە کولێر و فەنکۆیلەوە بگرە هەتا جلشۆر و یەخچاڵ و ماشین لە خزمەتی ماڵەکاندا. کۆمەڵە خەڵکێکی سپی و ناسک دەبینین کە مانای ڕەنج و کار و ئەزیەت نازانن. منداڵانێکی نازدار و خڕوخۆڵ و گوپن دەبینین کە بەردە و خەریکی کایە و گاڵتە و گەپن. ژنانێکی بەنەشە دەبینی کە بە سەد تەرس خۆیان ڕازاندۆتەوە گوێیان بە گوارەیان دەلەرێتەوە. ئەم هەموو سەروەتە لەکوێوە هاتووە؟ بۆچی فەقر وجودی هەیە؟ ئەم هەموو جیاوازیانە بۆچی بوونیان هەیە و هۆیەکانیان کامانن؟ دەبا کەمێک ورتر سەیری ئەم مەسەلەیە بکەین. چ کەسانێک ئەو کۆشک و تالارانەیان ساز کردووە؟ چ کەسانێک ئەو قاڵیە سەد ڕەنگەیان تەنیوە؟ چ دەستانێک ئەو ئەشیا و ماشینانیان دروست کردووە؟ بە کەمێک بیرکردنەوە وڵامی هەموو ئەو پرسیارانەمان بە باشی بۆ دەردەکەون. ئەو کۆشک و تالارانە و کەرەستەکانیان بەدەستی کرێکاران دروست کراون. ڕایەڵ و پۆی ئەو قاڵیانە بە پەنجەی لەروباریکی ژنان و منداڵانێکی کرێچی سەریەک خراوە کە ڕۆژانە پتر لە 10 سەعات لە ژێر زەوینە شیدار و تۆزاویەکاندا قاڵی دەچن و دەفەیان دێت. ئەو ماشینە جۆراوجۆرانە هەموویان دەستکردی کرێکارانی کارخانەکانی ماشین سازین. هەموو ئەو شتانی کە دەیبینین بەرهەمی دەست و ئارەقەی ناوچاوانی کرێکارانە. تەنانەت کەرەسەی خواردەمەنیەکانیش بەرهەمی ڕەنجی زەحمەتکێشانی لادەیە. بە کورتی دەتوانین بڵین کرێکاران و زەحمەتکێشان بەرهەمهێنەرانی ڕاستە و خۆی هەموو ئەو شتانن کە لە کۆمەڵگادا وجودیان هەیە. ئێستا با لە خۆمان بپرسین داخوا کرێکاران و زەحمەتکێشان کە بەرهەمهێنەری سەرەکی و ڕاستەقینەی ئەو هەموو کاڵایەنن بە ئەندازەی پێداویستیەکانی خۆیان کەڵک لەم شتە بەرهەم هاتووانە وەردەگرن؟ وەڵام نەخێرە. ئەم بەرهەمهێنەرانە
هەر ئەو کەسانن کە لە فەقر و نەداریدا دەژین دەستیان ماندوو زگیان خاڵیە هەر ئەو کەسانن کە بێبەش کراون لە بێهداشت و خوێندن و خوێندەواری و کەڵک وەرگرتن لە سەروەتەکانی مادی و معنەوی کۆمەڵ بەم جۆرە دەبینین کە زۆربەی هەرە زۆری دانیشتوانی کۆمەڵ واتە زەحمەت کێشان شەو ڕۆژکار دەکەن و زەحمەت دەکێشن بەڵام ژیانێکی مەمرەومەژیان هەیە و بە بێبەشن لە خۆشیەکانی ژیان لەلایەکی دیکەش کەمینەیەک لە دانیشتوانی کۆمەڵ واتە دەوڵەمەندەکان و سەرمایهدارەکان خاوەنی هەموو سەروەت و سامانی کۆمەڵن و بەبێ ئەوەی زەحمەت بکێشن و ئارەقێک بکەنەوە لەو پەڕی ڕفاه و ئاسایش و ڕاحەتیدا دەژین هەڵبەت دەبێ ئیشارە بە مەسەلەش بکەین کە لە نێوان ئەم دوو چینەدا زۆر توێژ و تاقمی کۆمەڵایەتی کەن کە لە شوێنی خۆیدا باسی دەکەین لەبەر ڕۆشنایی ئەم باسەدا دەتوانین بڵین کۆمەڵی سەرمایهداری بە کۆمەڵێک دەوترێت کە زۆربەی کاڵا و شتومەکی بەرهەم هاتوو لەلایەن چینی کرێکار بەرهەم دێت و قازانج و بەری ئەم بەرهەمانەش تەنیا گیرفانی چینی سەرمایهدار پڕ دەکات با ئێستا کەمێک بچینە پێشتر داخوا تا ئێستا هیچ بیرتان لەوە کردوتەوە کە بۆچی ئەم نائەداڵەتی و جیاوازی و نابەرابەریانە لەناو کۆمەڵدا هەن هەندێک دەڵێن ئەمە ویستی خوددایە ئەمە چارە نووس و قەزا و قەدەرە شەڕ لەگەڵ ویستی خوددا ناکرێ و دەبێت لەگەڵی ڕابین چار نییە تۆ بڵێ ئەمە ڕاست بێت ئەم هەموو بێ عەداڵەتیانە ویستی خوددان مەگەر هەر ئەم کەسانە ناڵێن کە خوددا عادڵە کەوابوو ئەمە درۆیە و هیچ پەیوەندیەکی بە خودداوە نیە و تەنیا پەیوەندی بە مرۆڤەکانەوە هەیە کێ ئەم قسانە دەکا ئەمانە لەبەرچی دەڵێن کاری خوددایە ئەوەی ڕاستی بێ کەسانێک ئەم قسانە ساز دەکەن کە لەم وەزعە زۆر ڕازین و بە هیچ جۆرێک حەز ناکەن ئەم بارودۆخە تێک بچێ کەسانێک ئەم قسانەدا دەتاشن و دەیخەنە سەرزاری خەڵکەوە کە ژیانێکی ڕاحەتیان هەیە و بەری کاری زەحمەت کێشان دەخۆزنەوە ئەوەندەش ئەم قسانیان دووپات کردوتەوە کە خۆشمان باوەڕمان کردو و پێمان وایە لە ڕاستیدا ئەمە وەزعەکە کە خوددا لە چارەی دانووسیوین هێندێکی تر دەڵێن هۆی ئەم بێ عەداڵەتی و جیاوازیانە لەوەدایە کە بڕێک لە خەڵک لێ هاتوو بوون و عەقڵ و ئیستعدادیان هەبووە و توانیویانە دەوڵەمەند بن ئەمەش درۆیەکی دیکەیە بۆ تەفرەدانی بێبەشانی کۆمەڵ بە پێچەوانەی ئەم قسە لە دەوروبەری خۆماندا زۆر کەس دەبینین و دەناسین کە زۆریش گەمژە و لێنە هاتوون و دەرەقەتی هیچ کارێکیش نایەن بەڵام سەرمایهداریشن هەڵبەت دەبێ ئەوەش بڵین کە بەشێکیان خاوەن ئیستعدادن بەڵام ئیستعدادەکەیان تەنیا لە چوارچێوەی ڕفاندنی بەری کاری کرێکارانە بەشێکی دیکەش هەن کە دەڵێن ئەم سەروەت و سامانە لە ئەنجامی کوێرەوەری و زەحمەت بەدەست هاتووە بەڵام ئاخر کام زەحمەت کام کوێرەوەری زۆر کەس لەو سەرمایهدارانە لە تەواوی ژیانیاندا دەستیان بۆ ڕەش و سپی نەبردووە مەگەر نابینین کاکوڕە سەرمایهدار بێ ئەوەی تاڵاوێکی چێشت پێ کە گەورە بوو دەبێتە سەرمایهدار لێرەدا جێی خۆیەتی ئەم مەسەلەیش بخەینە ڕوو کە مەبەستی ئێمە باسکردنی ڕەوەندە قاعیدە و گشتیەکانە کارمان بەسەر ئیستسنا و شتی هەڵکەوت نییە چونکە لە بواری لێکۆڵینەوەی زانستیدا هیچ جێگا و بایەخێکی پێنادرێت ڕەنگە چەند کەس لە کۆمەڵێکی پانوبەرین بە زەحمەت سەرمایەکیان پێکەوە نابێت بەڵام ئەمە بۆ ئەوە نابێت کە لێکۆڵینەوەیەکی زانستی پشتی پێ ببەستین ئەوەی کە ئێمە بەگشتی دەیبینین ئەوەیە کە کوڕی کرێکار هەر دەبێتە زەحمەتکێش و کرێکار وە کوڕە سەرمایهداریش دەبێتە سەرمایهداری نەستی تازە دەستەیەکی دیکەش هەن کە دەیانەوێت ئەم بیرە چەوتە بڵاوکەنەوە کە گۆیە هۆی هەژاری و بێبەشی کرێکاران نەخوێندەواری و لێنەهاتووی خۆیانە ئەمەش قسەیەکی بێ ناوەڕۆک و هیچ و پوچە ئەگەر ڕادەی نەخوێندەواری لەناو کرێکاران و منداڵەکانیاندا زۆرترە ئەمە بەو مانایە کە کرێکاران توانای خوێندنیان نییە بەڵکو تاوانی سەرمایهداریە کە بوار و ئیمکانی خوێندنیان پێنادا کرێکاران دەرەقەتی خەرجی خوێندن نایەن زۆربەی منداڵانی کرێکار کە دەگەنە تەمەنی 10-15 ساڵی بە ناچاری مەدرسە و خوێندن بەجێ دێڵن و دەکەونە بازاڕی کار ویان دەبێت جێگای باوکی لە کارکەوتویان بگرنەوە یان ببنە کۆمەک خەرجیەک بۆ ناوماڵ بەڵام بە پێچەوانەوە کوڕە دەوڵەمەند دەرگای هەموو جۆرە ئیمکاناتێکی بۆ خراوەتە سەرگازی پشت و هیچ کەم و کەسریەکی نییە و تەنانەت مامۆستای تایبەتیشی هەیە و ئەگەر بە توانایی خۆشی هەبێ بە پارە مەدرەکی بۆ دەکڕن بە کورتی تێگڕای ئەم دەلیل و بەڵگانە بۆ ئەوەیە کرێکاری پێفری بدەن ناومێدی بکەن و لە کۆتاییدا دەمکوتی بکەن هەتا بەبێ لام و حم پتر کار بکە و زیاتر ئارەق بڕێژێ و باشتر گیرفانی سەرمایهدار پڕ بکات
بۆ ئەوەیە بە کرێکار بسلمێنن بیر لە هیچ شتێک نەکاتەوە چونکە چارەنووسەکەی تەبیعی و لە گۆڕان نەهاتووە و بۆ ئەوەیە دەنگی ناڕەزایەتی کرێکار بەرز نەبێتەوە بۆ چاکردنی هەلومەرجی ژیانی خۆیان تێنەکۆشن. بەڵام ئاشکرایە هەمووی ئەم ئاسمان و ڕیسمانکردە و هەموو ئەم فەلسەفە بافیانەی سەرمایهداری هیچ دادێک نادا و ناتوانێت بۆ هەمیشە کرێکاری پێفری بدات. هەلومەرجی سەختی ژیان کرێکار ناچار دەکات دەست بداتە بربەرەکانێ و خەبات. لە هەر دەرفەتێک بۆ دەربڕینی ناڕەزایەتی کەڵک وەردەگرێت. بۆ نمونەمان دەکرێت کاتێک مانگرتن دەست پێ دەکات سەرمایهدارەکان و خاوەنکارەکان خێرا دەستە و داوێنی هێزەکانی پۆلیس دەبن و هەوڵ دەدەن بە هەڕەشە و گوڕەشە و تووڕەیی و زۆرداریکردن کرێکاران ناچار بکەن بگەڕێنەوە سەر کاروباری خۆیان و چۆکیان پێدا بدەن. ڕاستی بیرتان لەوە کردوتەوە کە بۆچی هێزەکانی پۆلیس بە قازانجی سەرمایهدارەکان دێنە مەیدان؟ داخوا ئێوە لە شوێنێک بیستوتانە تەنانەت بۆ جارێکیش هێزەکانی پۆلیس بە قازانجی کرێکاران لە دژی سەرمایهداران هاتوێنە مەیدان؟ هۆی ئەم کارە چییە؟ مەگەر دەوڵەت ئەدعا ناکات کە ئەرکی هێزەکانی پۆلیس پاراستنی ئەمنیەتی خەڵکو و مبارزە لەگەڵ قاچاقچی و دز و جەردە و چەقۆکێشەکانە؟ ئەی بۆچی خۆ لە کارێک وەردەدەن کە هیچ پەیوەندیەکی بەسەر قاچاقچیەتی و دزی و ئەم جۆرە کارانەوە نییە؟ بۆچی لە ناکۆکی نێوان سەرمایهداران و کرێکاراندا دەخاڵەت دەکەن و پشتی سەرمایهدارەکانیش دەگرن؟ لەوانەیە بڵین پۆلیسەکان بۆیە دەخاڵەت دەکەن کە مانگرتن شتێکی غەیرقانونیە. بەڵام ئەم وڵامەش خۆی پرسیارێکی تازەتر دێنێتە گۆڕێ، ئەویش ئەوەیە کە بۆچی مانگرتن غەیرقانونیە؟ بۆچی دەوڵەت ئەو قانونە هێندێک قانونی دژی کرێکاری بە قازانجی بەرژەوەندی سەرمایهداران پەسەند کردووە؟ ئەستەن ئەو کەسانەی کە ئەم قانونە دەهێنە گۆڕێ چێن؟ ئەوەی ئاشکرایە نە کرێکار نە زەحمەتکێش و نە هیچ پەیوەندیەکیان بەمانەوە هەیە. دەوڵەت جڵوەی فەرمانڕەوایی و دەسەڵات بەدەستی سەرمایهدارەکانەوەیە. لە تەواوی دەمار و شارگاکانی دەوڵەت خوێنی سەرمایهداری لەگەردایە. هەر یاسا و قانونێکیش کە پەسەند دەکرێت لە پێناوی پاراستنی قازانج و بەرژەوەندی چینی باڵادەستە. ئێستا با لە باسەکەی خۆمان زۆر دوور نەکەوینەوە. دەمانویست بزانین هۆیەکانی ئەم نابەرابەریە کۆمەڵایەتیە چین. دیتمان کە قەزا و قەدەر و دەستی خوددا لە گۆڕێدا نییە و هیچ پەیوەندیەکی بە لێهاتووی و ئستعداد و ماندووبوونی سەرمایهدارەوە نییە. کەوابوو هۆیەکانی کامن؟ داخوا دەکرێت ئەم جیاوازیانە لە نێوبەرین؟ ئایا دەکرێت کۆمەڵێک ساز بکەین کە هەر کەس تێیدا کار بکە ئاسایش و ڕاحەتیشی هەبێت؟ زۆرداری نەمێنێ گەندەڵی و لەشفرۆشی بنبڕ بکرێ؟ ئەگەر ئیمکانی هەیە چۆن ئەم ئاڵ و گۆڕە پێک دێت؟ چۆن کۆمەلگایەکی دیکە دروست دەکرێت؟ ئەم پرسیارانە زۆر گرنگن. ئێمە بە پێچەوانەی بۆچوون و ڕای هێندێک ئینسانی ناتێگەشت و بە ڕاشکاوی و دڵنیاییەوە دەڵێن بەڵێ ئیمکانی پێکهێنانی ئاڵ و گۆڕی قوڵی کۆمەڵایەتی هەیە. پێکهێنانی ئەم ئاڵ و گۆڕە کارێکی سەخت و دژوارە، بەڵام دەکرێ و دوور لە توانا و دەسەڵات نییە. مەرجی سەرکەوتووی یان ناسەرکەوتووی هەر شۆڕشێکی قوڵی کۆمەڵایەتی گرێدراوە بە ڕادەی بەشداری ڕاستە و خۆی چینی کرێکار و یەکپارچەیی و شێلگیری ئەم هێزەوە. بۆ ئەم کارش دەبێت چینی کرێکار هەرچی زیاتر و زۆرتر ڕادەی تێگەشتووی و ناسینی خۆی لە کۆمەڵ و قانونمەندیەکانی کۆمەڵناسی زانستی بباتە سەر. دەبێت میکانیزمی پەیوەندیەکانی کۆمەڵی دەوروبەری خۆمان کە سەرمایهداریە بناسین. هەتا بەباشی ئەو کۆمەڵی کە ڕقمان لێتی وا دەمانەوێت بیرۆخێنی نەناسین ناتوانین کۆمەڵی دڵخوازی خۆمان بنیات بنین. Questa canzone ha più di 100 anni, dopo è diventata, ha avuto un'altra versione, ma la versione originale è questa, cioè l'edizione delle Mondine. Allora bella, ciao. Grazie. Alla mattina appena alzata, oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. Alla mattina appena alzata, ieri sai mi tocca andare e tra gli insetti e le zanzare, oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. E tra gli insetti e le zanzare tu
duro lavoro mi tocca, il capo in piedi col suo bastone, bella ciao, bella ciao, bella ciao, 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 il capo in piedi col suo bastone, e noi curve a lavoro, e noi curve a lavoro, il capo in piedi col suo bastone, oh bella ciao, bella ciao, bella ciao, 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 il capo in piedi col suo bastone, e noi curve a lavora. La 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 la, la la la, oh bella ciao, bella ciao, bella ciao, 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 la 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 la, mamma mia, oh che tormento, oh bella ciao, bella ciao, bella ciao, 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 mamma mia, oh che tormento, io ti invoco ogni doma ed ogni ora che qui passiamo, oh bella ciao, bella ciao, bella ciao, 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 ed ogni ora che qui passiamo noi perdiamo la gioventù, ma verrà un giorno che tutte quante, oh bella ciao, bella ciao, bella ciao, 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 ma verrà un giorno che tutte quante lavoreremo in libertà, ma verrà un giorno che tutte quante lavoreremo in libertà, ma verrà un giorno che tutte quante lavoreremo in libertà. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی بینەری ئێمە و بینەران زۆر سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون گەشتینە کۆتایی ئەم بەرنامەیەش چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی ڕازاندنەوەی بەرنمەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بگرن و ڕاو بۆ چوونەکانتان باس بکەن هەر شاد بن و ماڵاوە.